ئێمە دیارە ئەو شێوە هەر سنووری خۆمانە یعنی هەر سنووری گوندی زەروونە و ئێمە ساڵانە و دائیمە بۆ گەشت و گوزار هەر شوێنی ئەو شوێنە ینی ئەوە شوێنی خۆمانە کولی ساڵێک ئێمە بۆ گەشت و گوزار شوێنی ئەو شوێنە اینجا ئەو شوێنە ئەو نەپەکی لێ پەچی لێ نییە پەک بە 25 کیلۆمەتری 50 کیلۆمەتری زیاتر دوورترە ئەو شوێنە خۆی کە دەڵێن چای ئاسۆز ئەگەر حساب بکەین لە شینکایەتیەوە پێڵێن چای ئاسۆز تا چێتە قەڵاتزێ یعنی هەر لە خریتەی تورکەکاندا وایە ئەڵێ ئەوە هەمووی ئاسۆسە ینی لە ئەزمەڕیداوە ئەڵێ ئاسۆسە ئەجینا ئەو شوێنەیەکە من بەڵێ ئاسۆس هەر پێڵێن ئاسۆس وڵای هێو تارانە نازان بەسخوا نەزان جگە لە دوژمنکاری و جگە لەوە هیچ شتێکی تر نەبوو ئەجینا ئێمە هیچ شتێک نەبووین ئێمە هەر خۆشمان نەبووین مەڕێک لە لامان بووە مەڕووماڵی لێیە وشتی لێیە خوار ئێمە نەبووین ئەم تیارە تر ڕاستەخۆ لە ئێمەیە نەخێت لەو ناوە نین بە 50 کیلۆمەتریش دوورن ینی ئەو شوێنەی کە دەڵێن پەچی لێیە بە 50 کیلۆمەتریش وەک لە ئەزمەڕەوە با بڵێن بۆ گڵەزەردا ئەڵێن ئەوێ پەچی لێن ئەوێ ئەڵێن پەچی لێن ئێمە نەمادیوە نەخێت لەو شوێنە هیچ پەک نییە وەک وتم مەڕی لێیە خەڵک گۆیژەکە خەڵک بەڕۆ ئێمە خۆمان چین بە کارگ و بە ڕوشتووەمانێنە لەگەڵ گۆژە ئێمە خۆمان بۆی چوین وڵای کاتی دوراوە تەبەن لە دەوری وەبزەم ساعت 11 یا 11:30 ئەو دەورە بوو ئێمە نان و چاوشتمان لێ نابوو نان و چاوشتمان خۆین و شتەکانمان پێچانەوە کە بگەڕێنەوە کە بگەڕێنەوە تر ئەوە نەمانزانی کە ئەو تایارە پایبوو لێمان و لێ 4 ساروخی لێداین 4 ساروخی لێداین یەکەم ساروخ با بڵێن ئەوە پەناشاخێ بوو چامە لێ نابوو یەکەم ساروخ لەسەر سەرمانیدا ئیتر دواتر یەشتری لێداین یەکیش کاک عەزیزی شەهید کرد ئەو کاک محەممەدیشی بریندار کرد وڵڵاهی داواکاری ئێمە چییە داواکاری ئێمە ئەوەیە سنوورێک دەندرێ ئێمە معقولە ئێستا ئێمە لە وڵاتی خۆل لە ئەرزی خۆل لە ئاوخە ئێمە باخ لەوەیە ڕاز لەوێش لەوەیە معقولە ئێران بێت لێمان بە عێراق بێت لێمان بە یعنی بە سنوورێک دانرێ حکومەت نەکرد حکومەتی ئێرەم ئەبێ حکومەتی عێراقیش ئەمە واجب لەسەر حکومەتی عێراق نەکرد حکومەتی ئێرەم سەرەتا بەخێر بن سەر چاوم سواسانەکەم وەڵی وەکارەکەی هیچ نییە بە حساب بە بیانووی بوونی پەکەکە ئەم تۆبارە ناکرێ بەڵام من باوکم مام ئەوانی کە لەوێ بوون ئەمانە تەنها بۆ خۆشی خۆیان بۆ کۆکردنەوەی کارگ و ئەم شتانە چوون بۆ ئەوێ ساڵانە 1-2 چن بۆ چیای ئاسۆز بۆ خۆشی خۆیان نەکەرەوان خەڵکی زۆر لێ شوانی لێ مەڕداری لێە هەر تەنیشەوان کۆمەڵە مەڕداروشتی لێ باوکمان 1-2 ڕۆژێکە لەوێن ینی 2 ڕۆژە تایارە بە سەریانەوە گەڕێ بێەوەی بزانن هیچ هۆکارێکی باوکمان ئاگریان کردوتەوە شتیان پێە وڵاخیان پێ خۆ ئاخر ئەگەر پەکەکەش بێ پەکەکە خۆ لەو دەشتە ناکەوێت ئەمە تەنها هیچ دەستێکی تێکدەرەوە دێن تەنا بۆ کوشتنی کووردە و ئیتر لێرەش ئەم حیزبانی خۆمان ئەمە یەکێتی ئەمە پارتیە خاک فرۆشەکانی خۆمان بە کوردی وڵاتیان بەڕەڵا کردووە و ئەوانیش بە ئارزی خۆیان ئەمە ئێران ئەمە تووشایە تەراتێنی تیاکەن و ئەوە باوشی من بۆ قوربانی و فەرموو بێ هیچ شتێک یانی باوکم نە دوژمنی کەسە پێشمەرگەیەکی خانەنشینە کابرایکی تەمە 66 ساڵ ئەبێ چی هەبێ جگەلەوە بێ تااقەتی خۆی شۆتە ئەو شەوە ئەوەش کارە ساتەکەی فەرموو باوکم و ئەوەش برینارەکان خستخانە برینارمانەیە لە ماڵەوە برینارمانەیە ئەم بێ هیچ شتێک تەنها بە بیانی و پاکەکەەوە بەڵام هیچ شتێک نییە وەرە بڕۆ چێ با هەموو عالەم چێتەوە شوێنی کە باوکمی لە شەهید بوو بزانە یەک چەکداری پەکەی لێ هیچ شتێکی لێ نییە ئەمان بە ئاشکرا لێ بوون خۆ پەکەکە خۆ ئەشارێتەوە پەکەکە خۆ بە سۆڕەزانە تایارە ڕۆژانە بە سەریەوە ئەگەڕ ئەوان ئاگرەکەنەوە ئەوان شتیان پێ وڵاخیان پێ هەموو شتێکیان پێ بە ئاشکرا دیارن بەڵام بەداخەوە مەتەنا دەستێکی تێکدرە و وڵاتەکە ئێمەش سەحەبینێ خاوەند و خاوەنیە خاوەنەکەش دەمێکە خاکەکان فرۆشتە و پارەکانی جوانیایشتۆ هەر ئەوەنەیە هیچی تر نییە داواکاری چیم هەبێت دوێنێ ئێمە برینارمانە بۆ باوکم شەهید بۆ ئیسعاف هاتووە بەنزینی تیانە داوا هەلیکۆپتەریان کردو برینە ئاخر خۆ ئەوە نەجادەی بۆ چەونە هیچ بەلایانی کەمەوە 5-6 کیلۆمەتر دوورە ئەو شوێنە بەس بە پێ بۆیەکی بەس بۆ وڵاغە بێ بچی خۆمە بە سیارە بۆی ناچی
ئیسحافی ناردۆ بنزینی تیانێ مارێنزەکان بەزیینیان ناوەت داوالی کۆپتەرەکەن وڵای ئێمە ناوێرین نازانم تارێتار قەسی خۆی کردو باوکی منی شید کردو ئیشی خۆی کردو ڕۆژتۆیەکیشی بەوێ نەماوە من شەوێت جەنازەم هاتۆتەوە دەست سا هەشتی شێ باوکم گەیشتۆ بەرینار خوێنی تیان نەماوە بە کۆڵێ ناوێ ناترەوەی خۆی گەورە نەیکوشتەوە ئەجی ناوەی پێڵەن خوێن تیای نەماوە بە کۆڵ بردویانەتەوە بۆ خەسخانە ئەمە یەکام داوا لە کام حکومەتە بکەم حکومەت خۆی هێناوێتی حکومەت خۆی ڕێگەی بۆ کردوەوە کە بێ و خەڵکە بگوژە باشکرا کام حکومەتە حکومەتی عێراقی کامەیە حکومەت هەموو شتی وڵاتەکەیان بەڵا کردو دەمێکە فرۆشتویان و پارەکان لە جیفانی هاویشتۆ هیچی تر نییانی بەڵام ئەوە ئێمەین دوایان کەوتوین بە ناوی پارە و بە ناوی نازانم چی و ئەجینا ئەوان دەمێکە ئێمەیان فرۆشتۆ زۆر دەمێکە فرۆشتویانی و پارەکان لە جیفانی هاویشتۆ باوکم پێشمەرگەی دێرینە خاننشینە 66 ساڵە تەمەنێکی هەیە خۆ بۆکو یەکێتی بڵێین پاڤڵ تاڵەبانی بەخێر باوکم یەکێتی نییە هەر بەقەر باوکم یەکێتی نییە غەزەیەکێتی بێ بەڵام داواوەنە یارمەتی ماکەری سحافی ناردووە بانسینی تیانی ئێتر ئەبێمانە سفەتیان چی بێ بەنەحلەت بن وەکو سەگ بەنەحلەت بن پارتی یەکێتی چونکە باوکی من ئەوە تا فەرموو کەمەندامێک هەتی و کرا بە بەلاش بێ هیچ شتێک